پرسیاری 42 سلام علیکم مامۆستا بۆچوونی جەنابتان چیە دەربارەی شێخی ئێستای ئەزهەر و ئایا پێت چۆنە خوێندن لە زانکۆی ئەزهەر؟ شێخی ئەزهەر کە ناوی ئەحمەد الطەیبە خوا هیدایەتی ئێمە شۆیش بدات. تەمانم کابرایان لە حیزبی وەتەنی حوسنی مبارەک بوو و هەر تابعی حکومەتیش بوو، ئێستاش تابعی سیسیە. یعنی ئەمە وەکو یەکێک لە مەلاکانی ئیتیحاد عولەمای ناڕەسەنی کوردستانە. وەختێکیش کە لە کرا بە ڕەیسی ئەزهەر، هەر لە زمانی حوسنی مبارەکە کردیان بە ڕەیسی ئەزهەر، سەیرەوە بوو ئەی وەڵای ئیستیقالە لە حیزب نادەم. وتیان کاکە دوو مەنسەب نابێ؟ وتی نا، ئەی هەردووشیانە گرم بەیەکوانی هەردوو گندۆرەکە خەمە بن باڵم. یعنی ئەوەندەی دڵ بەو حیزبە تاغوتیەوە بوو کە حکم بغێری مانزەل وڵاکە و حوسنی مبارەکە و ئەو هەموو درڕندە و جەرائیم و فەساد و فجوورەی کە هەیە، ئەم پیاوە ئەزهەریەش وەکو مختارە درۆزنە بۆی ئیمزاکە، هەر لەگەڵیان بۆ ئیمزای لە حیزبەکەش نەکرد. ئێستاش لەگەڵ سیسیە طبعاً، و ئێستاش تعلیماتی ئەخیری کە دەری کردو ئەڵێ ئەزهەر بەشێکە لە حکوومەت، ئەزهەر دژی حکوومەت ناوەستێت. لەبەر من پێم وایە یعنی هەر وەکو یەکێکە لەو ئیتیحادی عولەمانی کە شەو ڕۆژ دەمیان پان کردوتەوە بۆ پارتی وێچێتی. خوێندن لە زانکۆی ئەزهەر منەڵم وەڵام مەچۆ براکەم، عمریشت سەرف مەکە. ئەزهەر چی لێ ماوە تاکو بڕۆی عیلم بخوێن؟ دکتۆرا بووە، ماجستێر وە ئەمود بچوو، هەرچەنە پارە لێکچێشانەوەیەکی زۆریشە، بەڵام عەلە لەقەل لە مستەوای دکتۆرایە عیلمێک هەر وەرەگری چووکەوانەی مناقەشت دەکەن، عالمن زۆرزانن زیرەکەن، دوای جەوی قاهێرە و میسر بە شێوەیەکی گشتی هەمووی کتێبە، هەمووی عیلمە، عولەمای گەورە گەورەی تایە، ئیستیفادەت لەوانە کردەوە. بەڵام ئەگەر هەر بۆ خوێندنی لە سانەویەوە بچی و خوێندنی جامیعی بخوێنی، من ناڵم بڕۆ بۆ ئەوێ. گەر بتوانانی بچیتە مۆریتانیا باشە، سوودان وڵی زۆر باشە، سوودان عیلمی زۆر باشی لێ، خەڵک فەقیرە، بەس خەڵک وازانە کە دەوڵەتەکە فەقیرە عیلمیشی لێنی. 150 جامیعی تیا ئەکسەرەن هەمووی جامیعاتی ئۆکسفۆرد شاهدەکی قبول کرد. بچیتە ئەوێ بەرنەزەری من باشترە، مەسروفیشی کەمترە و فێڵیشت کەمتر لێکرێ لە سوودان وەک لە میسر.